دەستەکانتان خۆش بێت پارچێکی زۆر جوان سڵاوتان لێبێ من خۆشحاڵم ئەمڕۆ بێکەوەین دایمەن لێوەتان لێکەم ئەڵێ بۆچی ئەمە بەریەک ناکەوین چونکە بەڕاستی میوزیکەکانتان هێندە جوانن من کە خۆم پێشکەشکارم تاقەیەکی زیاترمایەتێ بۆی کە باشتر بتوانم گفتوگۆ بکەم دڵنیان بینەرەکانیشمان هەر بۆ شێوازەیە بینن دەستان خۆش سپاس بۆیەوەکەیەوە لە ڕۆژانەی هەفتەکەیە ڕۆژێک یاخودوان لەگەڵ ئێمە بن و پلانی شەکە لە ساڵی داهاتووە کە ببێ بە دوو ڕۆژ تر زیاتر میوزیک لەناو پرۆگرامەکەمان نابوونی هەبێ ینی باشە من ئیترۆ لێم نامێنێ باشە باشە کاگوەریت با لە بەڕێستانەوە دەست پێ بکەم ئەمڕۆ هەموو میوانەکانمان ئەم پرسیارەمان لێکردن پلانتان چییە؟ لە ئەم بەشەی کە خۆتان هەتانە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بۆ ساڵی ئایندا لە 2022ەوە چ گۆڕانکاریەکی تیا بکەن یاخود چ شتێکی تری بۆ زیاد بکەن پلانتان چییە؟ سەرەتا دەستخۆشیتان لێکم هەڵبەتە هەڵبژاردننی بابەتەکانتان زۆر جێی سەرنج و ئەوەیە کە مرۆڤ بتوانێت کاری لەسەرا بکە بەڕاستی هەری یەک لە ئێمە پێویستیمان بەو تەوەرانەیە یاخود بۆ قسانەیە کە ئێوە ڕۆژانە لە پرۆگرامەکانە پێشکەشیەکەم دەستان خۆش بێت ئەمڕۆ ئاگام لە بەشێکی تەوەرەکان بوو کە باسی ئەوە کرا کە پلان چییە و هەڵبەتە مرۆڤ بەبێ پلان ناتوانێت ئامانجەکانی ناتوانێت کارەکانی بپێکێت ناتوانێت سەرکەوتوو بێ لە کارەکانی خۆیان با بڵین ئێمە وەکو من و کاکژەنیا ڕاستەکەی ساڵێکە بێ کە پلانی ساڵانە دانین کە لە ماوەی ساڵێکا چی بکەین 2021 ڕاستەکەی پلانمان وا بوو نزیکی 2 کۆنسرت پێشکەشکەین بەڵام کۆمەڵی بارودۆ خاتە پێشەوە دەوام و بۆ نمونە وەستانی فەرمانگەکان و وای کرد کە بربەستیەکە بێ نەتوانین کۆنسرتەکان بە تەواوەتی لە کاتی خۆیان پێشکەشکەین بۆیە فریای یەک کۆنسرت کەوتین بەڵام پلانمان بۆ ساڵی 2022 ئەوەیە کە بتوانین ئەو کۆنسرتی کە ئەنجاممان ناوە لە شارەکانی کوردستانە بچین لێ کۆنسرتەکان پێشکەشکەین پاشان لە پاشەوەی کە گەڕاینەوە بۆ نەورۆز بتوانین ئەلبومێک بەیەکەوە هەموو پلانەکانمان بۆ داناوە کە چی بکەین پاشان بۆ مانگی 7 بۆ 8 کۆنسرتی دوم دەست پێ بکە کە پێشکەشیکەین کە کارەکانمانش دیاری کردووە کاری لەسەراکەین دەستان خۆش کاکە ژەنیا جاژین بێدەن کاکە ژەنیار تۆ چۆنیت زۆر باشم و هیوامە هەمووتان باش بن و تەندروست بن ئینشەڵڵا سپاس ئێوە دەستخۆشیتان لێکەم هەر بە شێوەی ئەکاتیمیش خوێندکاریزان کۆن و هەمیشە کارتان لەسەرەوە کردووە کە بەرهەمی زۆر ناوازە پێشکەشکن لە پرۆگرامەکەیمەوە ئێمە هیوادارین کە بۆ ساڵی ئایندە چەندین بەرهەمی جوانی تری خۆمانەی کوردی ئەوانە بێن ئێوە پلانتانەیە بۆ بابەتانە بیکەن ڕاستەکەی زۆرجا کە دانەشین گفتوگۆی ئەوواکەین کە چی ئامادەکەین بۆ نمونە چی پێشکەشکەین خەمی یەکەممان ئەوەیە کە چۆن بتوانین ئەو ئاوازانی کە ئامادەیەکەین بە شێوازێکی ئەکادمی جوان بتوانین پرۆڤێکی لەسەر بکەین ئەنجا شێوازێکی نوێی پێ ببەخشین کەڤەرێکی نوێی پێ ببەخشین ئەنجا عەرزیکەین بۆ منە نمایشیکەین هەڵبەتە بۆچی ئەم پرسیارە ینی بۆ منە بۆچی ئەم بیرکردنەوەی بۆچی ئەم گفتوگۆیا کرێ هەمیشە ئەڵێن زۆرجار ڕەخنە ئەگیرێ بەڵام ڕەخنەکان ئەکادمی بن زۆر جوانن هەنی بۆ نمونە کە ئێمە پارچێ بێکەوە پێشکەشەکەین ڕەخنەکان بەو شێوازەنەڵێ ئەوە بۆ پیانۆکە لەوێ دانرا بوو بۆ نەڵێ ئەو جوڵە موزیکێتان ئەو موتیڤەتان یاخود ئەو فرێزتان بۆ واژەندووە بۆی ڕوونکردنەوەیەک لەسەر بەرهەمەکان بین نەک لەسەر شێوازی جل یاخود لەسەر هەرچەنێک گرنگە بەڵام نەک لەسەر شێوازی دانیشتن یا فلوت چۆن ڕاگری یا ئەمریکا چۆن داناوە ئەمانە ڕەخنەیەکی لاوەکین زۆر گرنگ نین باشە ڕەخنە گرنگەکان ئەوەیە کە بۆ نمونە کە تۆ ئەو ئاوازت بۆ شێوازە نمایش کردووە بۆچی ئەم بەرگەت پێ بەخشیوە ئەنجا کارکردن ڕەنگانە چین بۆ منە ئەو ڕەنگانە بۆ منە تۆ لەو کۆردەیە کۆمەڵە ڕەنگێ کۆمەڵە کۆردێ کۆمەڵە میلۆدی هەیە چی بۆ منە مۆدوڵێت یا بۆ منە بڵێن تێکەڵکێشیەکە یا بۆ منە پردێ دروستەکەی لە نێوان تۆنە ڕەسەنەکەی خۆی و بۆ تۆنێکی تر لەو کاتەیە گومان دروستە بێت کە گوێگرەکان بیرەکەنەوە ئاخۆ ئەم ژەنیارە بۆچی لەو حاڵەتەیە ئەم دانراوەی کردووە یا بڵێن ئەو گۆڕانکاری کردووە لەو کاتەیە ئەو کاتە
تێبینی ئەدرێ بڵین ڕخناگیرێ ئەو کاتەوە بڵێن شتێکی باڵە ڕخنێکی باڵایە بە شێوازێکی گشتیڵی ئەکاتی بەڵێ چونکە ئێستا لە جیهانی خۆشتان باشە زان ینی بە تایبەتی میوزیسیانەکان لەوانەیە لە هۆڵەکان شاتنە دەرەوە لەسەر شەقامەکانە سێری ئەوە ناکە ئەمە چۆنە شکڵی سێری ئەوواکە کەچی بەراکەوێت یعنی تۆ ئەوەی کە وەریەگری مهمە ئەوە مهم نییە کە تۆ بە شێوە ئەیبینیت ڕاستە ئەوەش بەشێکە لەوە بەڵام پێدانی ئەوەی کە تۆمە بەستە گرنگە ئەجا من کە گوێ بیستی میوزیکەکانتان ئەبم بەردەوام بە کاگوەلیزم چۆپارچەکانی کە هەڵی ئەبژێرێ پێم تۆ زۆر زۆر یعنی سەلیقەی زۆر جوانە ئەوەشی کە زۆر معجیبم لە کاک ژەنیارە کۆتایی هێنانی میوزیکەکانی زۆر زۆر جوانە ئەمە خۆت دیاری ئەەکەی یاخود پێشتر ڕێەکەون یعنی لەسەر هەردوو لە بابەتەکە بەیەکەوە چۆن چۆن ڕاستیان لەسرە بابەتە جاری وایە بە پێی ستایل و بە پێی شێوازی مۆت موزیکەکە پارچە موزیکەکە لەو کاتەیەک سەر بۆ منە ئەو ئیلهامم بۆیە لەسەری کە چی بکەم لەو کاتە چ کۆردێ باشە چ کۆردێ باشە چکەتر ئەزمموی ژەوە دەورە بینە لەسەری ڕاستیان جایوا ئەگەر یەکەم جاری بێ یەکێک دەستپێکی بێ پێویستەکە بیر بکاتەوە داڕشنی بۆ بکات چی بکەم چی نەکەم بەڵام بەپێی تەجروبە کەتر ئەزمونەکەی بیرەکەی تۆ کە بۆ منە بۆ منە ستایلی جاز کۆتایەکەی چی باشە دەستپێک چی باشە ئینترۆدکشن چی باشە یا بۆ منە چۆن فیوژن یای تێکەڵ کێشیەکەی لەو کاتێک سە بیرەکەی تۆ بۆ منە ئەم ڕەنگە دژەکەی چییە بۆ منە ڕەنگێکی ساردا ڕەنگە گەرمەکەی چیە لەو کاتەیە چۆن لێکیانەنەی لەو کاتەیە ئەوە لەو کاتە ئەوە داهێنرا و ئەوە داهێنانە یەکسەر بچێتە مێشتەوە زۆر کات مناڵێم ئەوە ڕاستێکم بڵێم داهێنانم کردووە بەڵام زۆر کاتە توان بڵێم لە مێشکمایە یەکسەریەتە مێشکمەوە بڵێم کۆمەڵێ باڵین بەشێکی مۆداڵە بەشێک ئایدایە بەشێکی خەیاڵە کە تۆ مرۆڤ لە خەیاڵی خۆیە ئەگەر بێت و ژەنینێکی ئازاد بکات ئیمپرۆڤایزیشن بکات ئەبێت چی بکات چۆن بتوانێت ڕۆڵی خۆی لەو ئامێریا ببینێ چۆن کۆتایی دەستپێک یاخود ئەو پردانی کە لە بینی ئاوازەکانە چۆن دروستی کات جا بۆیە بەشێک لە ئاوازەکان ڕێکەکەین لەسەری هەنی بۆ منە ئەگەر ئاوازێکی مامۆستا مەزهەر هەڵبژێرین یان خوالی خۆش بۆ حەسەن زیرەک یان محەممەدی ماملێ هەڵبژێرین هەوڵین کە کار لەسەر مەودەکە بکەین کار لەسەر ئاوازەکە بکەین چۆن ئەمە ڕەنگی لێ دروستکەینەوە ئەنی تەنها لەسەر ڕەنگەکەی خۆی بەردەوام نەڕوات چۆن ڕەنگی لێ دروستکەین وەلی لە هونەرە بۆ شانۆ ماشتمانەیە بەشمانەی پێڵێن ئیرتیجال خۆ گونجاندن تا چەند بەیەکەوە مرتاحن یان چ کاتێکی ئەو ژەنینێکتان کردو بە بێەوەی پرۆڤی بۆ بکەن لەگەڵ یەک وەرگرتن و یادنەوە یەک لەسەر ئەو قسەی تۆ کاکسەرکۆ زۆرجار کە پرۆڤاکەین ڕخنا لە یەکەگرین تێبینی بە یەکەڵینەوە زای بۆچی بووی کارەکانمان سەرکەوتوو بێت ئامانجەکە چیە ئامانجەکە ونیە کە تۆ بن پرۆڤ بکەیت و کاری پێشکەشکەی مەسەلە قوڵبوونەوە قوڵبوونەوە ئامانجەکە چۆن بکەیت ئەنجا بۆ سەبارەت بۆی کە چەند بەیەکەوە گونجاوین لەبەری ڕخنە و تێبینەکانمان بە یەک ئەڵین زۆر گونجاوین کاتێک کە من داوای خاڵێکی لێکم خاڵێکی دیاریکاوی لێکم 100% بۆمی ئەپێکێت کە ئەو داوای شتێکەکە بۆیە پێکەم ئەمەیان زۆر گرنگە ئەمە زۆر باشە بێ دەستان خۆش